ساڵە خوێندنم تەواو کردووە لە کرێکاریە قاچێکم نوقسان بووە بەڵام حکومەت هیچ لایەکی لێ نەکردوینەتەوە بۆ دامەزراندنمان ئێمە بەشێکمان تەواو کردووە ئەگەر بێت و لە کوردستانە نەبوونە لە هەر وڵاتێکترا بوونە بە تەکلیفیان لێ کردین کە بین ئیشە بۆ بکەین وت قاچێکم سەقەت بۆ لە کرێکاری ئێستا توانی کرێکاریکە یان چی ئیشێکەکەی ئێستا لەم کاتەیان نەوەڵە هیچ ئیشێکمان وەکو هەدی کار لە کاری تایبەتیش کارمان پێیان بە بۆی قاچمانەوە کە قاچمان نوقسان بۆ لە کرێکاریە دوای 8 ساڵ دوای 19 ساڵ خوێندن و بە گەرما بە سەرما بە هەژاری هەمووی خوێندنمان تەواو کرد کە ئەنجامێکی هەبێ بەڵام ئەنجامەکەی لە هیچ داچوو چونکە دوای ئەوەی کە خوێندن تەواو کرد ساڵی 2010 چەند کۆمپانیامان کرد تا گەشتینە کۆمپانیایەک لە هەولێرە ئیشکەی کە خۆمان شارەکەمان هەڵەبجەیە ڕاکەی نزیکی 500 کیلومتر ببڕی بڕێتە هەولێر ئیش بۆ ماڵ مناڵ کرد و ژیانی ماڵ مناڵدا بینکەی بەڵام لێ قەدەرێکی خۆمان بەسەر هاتوو تووشی شتێ بووین لە کرێکاریەکە کە قاچێکمان نوقسان بووە ئێستا لەم کاتێشە تەنانەت هەری کاریشمان نادەنی بە بۆنەی قاچمانەوە حکومەتیش هیچ لایەکی لێ نەکردوینەتەوە